سەبارەت بە یاسای کارپێکراوانی منداڵانی خێزانە کۆچکردوەکان بۆ ئەمریکا لە چەند هەفتەی داهاتوودا بڕیارێکی ئیمزا دەکەم بۆ جێبەجێکردنی لە یاسای کۆچدا کە پرۆژەیەکی گرنگە. من وەکو سەرۆک ئەو دەسەڵاتم هەیە بۆ دەرکردنی بڕیارێکی لەو جۆرە و ئەنجامیشی دەدەم، بەڵام ئێستا لێکدانەوە بۆ ئەو کێشە یاساییانە دەکەین کە ئاڵۆزیان دروست کردووە، هەر بۆیە ئیمزا لەسەر پرۆژە یاسایەکی گەورەی تایبەت بە کۆچ لە ئەمریکا دەکەم. ئەو کاری کە من دەیکەم دەبێتە بەشێکی گەورە لە یاسای کۆچ لە ئەمریکا و چەندین ڕێکاری زۆر ورد و فراوان لە خۆ دەگرێت. پێم وایە هاوڵاتیان بەو ڕێکارانە ئاسوودە دەبن و بەگشتی هەمووان پێی دڵخۆش دەبن. تا ئێستا هیچ کەسێک زانیاری لەسرم پرسە نەبوو. هەر بۆیە پیرۆزبایت لێ دەکەم ئەم هەواڵە دەبێتە هەواڵێکی نهاو نوێ بۆ تۆ و میدیاکەت. 15 ساڵ پێش ئێستا ڤەنزوێلا وڵاتێکی دەوڵەمەند بوو، بەڵام لەلایەن دوو کەسەوە وێران کرا و سیستمێکی حکومڕانیش کەس خواردووی تێدا دروست کرا، بەڵام لە وڵاتە شتێک ڕوودەدات و گۆڕانکاری دەبێت. ئەوە تەنها زانیاریە کە ئێستا دەتوانم پێتی بڵێم. من پشتیوانی لە هەر کەسێک دەکەم کە لە ڤەنزوێلا هەڵدەبژێرێت، هەرچەندە ئەو سەرۆکەی ئێستایان هەڵبژێردراوە، بەڵام سیستمی حکومڕانەکەی زۆر خراپە و زۆرێک لە دەسەڵاتەکانی لەدەستداوە. هەر بۆیە کەسێکمان دەوێت کە گەلی ڤەنزوێلا پشتیوانی بکات. لە مامەڵەم لەگەڵ ڤەنزوێلا زۆر تونند بووم، ئەوەش لەبەر ئەوەیە کە من ئەم ناوچەیە باش شارەزام و دەزانم چۆن مامەڵەی لەگەڵدا بکەم.